سڵاوتان لەوێت من دەرباز ئەحمەدم لە ئەمڕۆی وەرشی کوردستان 24 دەمانوێتی شەخین لەسەر یاریەکانی وەرزی نوێی خولیانە نایبەکانی کوردستان کە بڕیارە ڕۆژی دووشەمە یەکەم گەڕی وەرزێکی نوێی خولیانە نایبەکانی کوردستان بە بەشداری چواردەیانە دەست پێ بکات لە ئێستاشدا زۆرترین قسەوە لەسەر بازاڕی گواستنەوەی یاریزانان دەکرێت کە بەشێکی زۆر لایەنەکانیان لیستی ناوی یاریزانەکانیان پێشکەش بە فیدراسیۆنی تۆپی کوردستان کردووە. دووشەمە یەکەم گەڕی وەرزێکی نوێی خولیانە نایبەکانی کوردستان بە بەشداری چواردەیانە دەست پێ دەکاتن لە ماوەی لەبەردەستمانە دوانێ قسە لەسەر بازاڕی گواستنەوەی یاریزانانم بکەین خۆتان دەزان چواردەیانە کە بەشێک لایەنەکان میوانن لەم وەرزەی خولیانە نایبەکانی کوردستان وەرزی ڕابردوو پلەیەک بوونە ئەمساڵ چواردەیانە ڕکابەری لەسەر بەدەستهێنانی نازناوی وەرزی 2010 بۆ 2019 خولیانە نایبەکانی کوردستان دەکات و لەگەڵ منیش بارزانەکرم ڕۆژنامەنووسی وەرشی لەگەڵ میوان دەبی بۆ قسەکردن لەسەر بابەتەکان. کاک بارزان زۆر بەخێربین. زۆر چاکە دەمانێت بە شێوەی گرافیک سەرەتا یانە بەیانە و پارێزگا بە پارێزگا دەست پێ بکەین لەسەر ئەو یانانەی کە زۆرترین یاریزانیان گواستۆتەوە ڕیزەکانیان و ئەو یانانەی کە زۆرترین یاریزان ڕیزیانەکانیان جێهێشتووە لە دەست پێگرا لە یانەی برایەتی دەست پێ دەکەین یانەی برایەتی شاری هەولێر کە وەرزی ڕابردوو ئاستێکی بەرزی پێشکەشکرد یانەی برایەتی توانەی پلەی دووەمی نازناوی خولیانە نایبەکانی کوردستانیش بەدەستبێنە یانەی برایەتی 12 یاریزان لە ڕیزەکانیدا ماوەتەوە تاکو ئێستا و 14 یاریزانی نوێی گواستۆتەوە ڕیزەکانی و 4 یاریزان لە ڕیزی یانەی برایەتی لە لاوان بوونە سەرخراون بۆ تیپی یەکەمی یانەی برایەتی کە بەشدار لە خولیانە نایبەکانی کوردستان و 2 یاریزانی پشێگەر لە یانەی برایەتی هەنە کە هەردووچیان بەڕەگەز یاریزانی عەرەبن. واروای یانەی گازی باکوور بە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر ساڵی ڕابردوو بە هاوشانی لەگەڵ یانەی کەرکووک نەیتوانی بەشداری لە خولیانە نایبەکان بکەن بەڵام بۆم وەرزە گەڕاوەتەوە. یانەی گازی باکوور 15 یاریزانی وەرزی ڕابردووی ماوەتە و یاریزانانێت لە خولی پلەیەکی عراقیش لەگەڵ یانەی گازی باکوور بوونە. وارووا 4 یاریزانی نوێی گواستۆتەوە ڕیزەکانی و 6 یاریزان لە تیپی لاوانی یانەی گازی باکوور سەرکراون بۆ تیپی یەکەمی یانەی گازی باکوور و 1 یاریزانی پشێگەری هەیە و لە ئێستاشدا لەگەڵ 2 یاریزانی پشێگەر لە گفتوگۆدانە بۆی پاڵکێشی ڕیزەکانی یانەی گازی باکووریان بکەن کە یانەی گازی باکوور ئەمساڵ یاریگاکەشی هەر لە شاری کەرکووک دەبێتن. لە ئێستاشدا زۆرترین قسە و بابەت دەسەرەوەی دەکرێت کە بەشێک لایەنەکان ڕەتیان کردوتەوە بڕۆنە پارێزگای کەرکووک بەهۆی بارودۆخی کە هەیە یاری بەرامبەر بە یانەی گازی باکوور بکەن. یانەی شتێ دەبینین لەو یانانەی کە یاریزانیان گواستۆتەوە یانەی هەولێر دوای ئەوەی کە ئەمساڵ ستافێکی نوێی ڕاهێنەرانی دەشان کرد یانەی هەولێر 7 یاریزانی ماوە بەشێکی زۆر لە یاریزانانی یانەی هەولێر ڕیزی یانەکە نەمان و 3 یاریزانی نوێی گواستۆتەوە ڕیزەکانی و جگەلەوەش 12 یاریزانی لاوی هەیە وەک بەرپرسانی یانەی هەولێر دەرێن ئەو ساڵ زیاتر ئامانجیانە بەشێک لە یاریزانان لە خولی کوردستان ئامادە بکەن بیان گوازنەوە بۆ خولی عراقی یانەی هەولێر کە خۆتان دەزانن هەولێر ئەمساڵ جارێشتر گەڕاوە ڕیزیانە نایبەکانی عراق و هیچ یاریزانێکی پشێگەر لە تیپەکەی عەبدوڵڵا مەحموودی ڕاهێنەری یانەی هەولێردا بوونی نییە. باسم کردەوان زیاتر پشت بە یاریزانی لاو دەبەستن لە پێکاتەی یانەی وەرزشی هەولێر لە هەولێر دەست پێ دەکەم. هەولێر بەرپرسانی یانەی هەولێر دەنن ئێمە دەمانەوێت زۆرترین یاریزان پێ بگەینین بۆ خولی عراقی. هەولێر بۆ بارودۆخی کە ئێستا هەیە پێ دوایە ئەمساڵ چی دەبێتن لەو خۆی هەولێر من پێم وایە بڕیارێکی دروستیدا لەوەی هەوڵی ئەوە دەدا یاریزانی لاو سەربخاوە پەروەردەیان بکات و بە تایبەتیش دەستنیشانکردن ڕاهێنەرێکی بە ئەزمون بۆ ئەو پۆستا کە بۆچوونی ئەوان وایە ئەو ڕاهێنەرە دەتوانێت لەو ماوەی کە سەرپەرشتی ئەو یاریزانە لاوانە دەکات دروستیان دەکات و ئامادەیان دەکات بۆ قۆناغی داهاتوو. بەڵام دەبێت ڕەسایی ئەوە بکرێت ئەگەر مەبەستیانە ڕاهێنە عەبدوڵڵا مەحموود یاریزانیان بۆ دروست بکە دەبێت بەلایانی کەم 2 وەرز بۆ 3 وەرز لەسەری بوەستن تاوەکو ئەو ڕاهێنەرە جێپەنجەی خۆی بە تەواوی لە سەرتیپەکە دروست بکە. بەڵام وەکو هەنگاوێکی دروستیان هەوێشتووە و من پێم وایە دوای بە هەمان شێوەی ساڵانی ڕابردوو یاریزانی خولی عراق ناینەوە خولی کوردستان بە یەک مەرج دەیهێننەوە ناو ڕیزی یاریزانان یان تیپی خولی کوردستان تەنها دەبێت بەردەوام لەگەڵ ئەو تیپەدا بێ. ئەگینا من باوەڕ ناکەم یاریزان بێنە تەنها بۆ یەکیاری بەبێ ئەوەی مەشق لەگەڵ یاریزانەکانن هەر لەگەڵ هەولێر باسی برایەتیشمان کرد بینیمان برایەتیش بەراورد لە چاو ساڵانی ڕابردوو یاریزانێکی کەمی گواستۆتەوە ڕیزەکانی ئەوانەی لە بازاڕی گواستنەوەی یاریزانان ساردن دەکرێت بڕێنەوەوانە بۆ ئەنجام یاری ناکەن. سەیکە ئێستا دوایین پێشهاتی گۆڕانکاریەکان ئەوەیە دوێنێ ڕابەر خالید لە یانەی هەولێرەوە دەستبەرداربوونی وەرگرت پەیوەندی بەیانەی برایەتیەوە کرد. دواتر دانا عوسمانی هێرشبەر هەیە کە لەگەڵ پێشمەرگەی هەولێر لە گفتوگۆدا بوو بەڵام نەگەیشتنە ڕێککەوتن. ئێستا کە لەگەر برایەتی لە گفتوگۆدایە
لە دوورەوەش زێرەبانی چاودێری دانا عوسمان دەکات ئایا گفتوگۆکانی لەگەڵ یانی برایەتی دەگاتە ئەنجامیان نە بەڵام ئەو مەبەستی گەورەی برایەتی وەک خۆ ئامادەکردنێکە بۆ پاڵاتنەکانی خولی عراقی دەیەوێت لەسەر حیسابی خولی کوردستان یاریزان پێ بگەین و دروست بکە ڕێک بێخ و بەهێز بکە بۆ ئەو ئامانجی کە هەیەی لە داهاتوودا بەشداری لە هەر لەگەڵ ئەوان باسییانەکانی گازی باکووریشمان کرد گازی باکوور زۆربەی یاریزانەکانی وەرزی ڕابردووی ماوە ئەم ساڵیش بەشدارە لە خوڵەکە بینیمان زۆر یاریزانی زۆر نەگواستەوە تۆڕیزەکانی گازی باکوور یاریزانەکانی خۆی کۆ کردوتەوە ئەوانەی کە پەرش بڵاو بوون لەبەر بەشداری نەکردن لە وەرزی ڕابردوو و لەگەڵ سەرخستنی چەند یاریزانێکی لاو زۆرترین پارەکە گازی باکوور خەرجی بکە بۆ یاریزانێک لە ماوەی مانگێکدا 800,000 دیرانە کە تا ئێستا ئەوەشی خەرج نەکردو بۆیە ڕەنگە بەشێک لە گرنگی نەدان بە یاریزانانی گەورە بەگرێ بەستی گەورە لەلایەن گازی باکوورەوە پەیوەندی بە توانای داراییەکانەوە بێت و خۆ ئامادەکردنیشیانە لە ڕێگای خولی کوردستانەوە بە هەمان هاوشێوەی برایەتی و پێشمەرگەی سلێمانی بۆ پاڵاتنەکانی خولی پلێکی عراقی بەڵێ یاریزانێکی پشێگەریان هەیە گازی باکوور و برایەتیش دوو یاریزانی پشێگەری هەولێر یاریزانی پشێگەری تێدانیا و کاری نەبوونی یاریزانی پشێگەر پێ دوای بۆ لە سێتی پەنیانی کەمتر هەیە بۆ نمونە هەولێر هەر یاریزانی پشێگەری نەوگەوە ئێستا لە خولی کوردستان دەبینرێت سیکە یعنی با ئەمە ئەوە لەبیر نەکەین ئێستاکە لە خولی کوردستان تۆکە پلەیەکەم بەدەستدێنیت امتیازاتێکی ئەو شێوێت نییە ڕەنگە تۆ پارێک بە یاریزانێکی پیشەگەر بدەی پارەیەکی زۆر لە دواتردا ئەو دەستکەوتێکە بەدەستی دێنی هاوتانە بێ بۆ پارێک کە تۆ خەرجت کردوە بۆ یانەکان ئامادەنی نەپارێکی زۆر لە پێناو یاریزانێک خەرج بکەن لە دواتردا دەستکەوتی یان داهاتی ئەو خەرجکردە وەکو زەرەر لە سەریان بشێت و یان بێتە بارێکی گران بەسەر یانەکەەوە زۆر چاکەمێت فریای یانەکانی تریش بکەوێن خۆتانزانین چواردەیانە لە ڕێزیانەبەکانی ئارارات یانی ئارارات یەک لەو یارانەی کە تا دوو گەڕیش پێش لە تەواوبوونی وەرزی ڕابردوو شەڕی بەدەستێنانی نازناوی خولیاننامەکانی کوردستانی دەکرد 16 یاریزانی وەرزی ڕابردووی ماوە ئارڕات یەک لەو یانانەیە بەردەوام ڕۆیشتن یاخود هاتن یاریزانان لەم یانەیە تا ڕادەیەک بە شێوەیەک سنووردارە زۆربەی یاریزانەکان ماوە 16 یاریزانی وەرزی ڕابردووی ماوە و 5 یاریزانی نوێ لە ڕیزیانەی ئارڕات گواسرایتەوە ڕیزەکانی و 4 یاریزان لە لاوان دەتیپی لاوانیان سەرخراوە بۆ تیپی یەکەم واتەوە تیپی کە بەشدارە لە خولیانەنامەکانی کوردستان و یەک یاریزانی پشێگەری بەرازیلی شانەیە جارشکە دێنە سەر یاریزانی پشێگەر ئارڕات زۆربەی یاریزانەکانی ماوە کاگوارزان 5 یاریزانی نوێ 4 یاریزانی لاو دەبینی زۆربەی یانەکان بۆ هێرشبەر پەنا بۆ یاریزانی پشێگەر دەبێن وەک ئارڕات هۆکاری وەچی یاریزانی گۆڵکردنی لە خولی کوردستان تا ئەگەر سیر بکەی بەڵێ بە دروستی تەواوە یاریزانی گۆڵکەرمان کەمە لە کوردستان وەکو یاریزانی خۆمان بۆیە ناچار ئەو یانانێک کە چاویان لە دەستکەوتە یان چاویان لێ ململانەیەکی مامناوەند یان لە ڕێزەکانی پێشەوەدا بمێنێنەوە بیر لە هێنانی یاریزانێکی هێرشبەری پیشەگەر دەکەنەوە ئێستا لەگەڵ بارودۆخ باسەکانت کە دەبینین چەندیانێت کە گرنگی بە یاریزانی پیشەگەر دەدەن و لە دەروی بەتابەتی ئەوانێک هێرشبەرن زۆرترین یاریزانی شماوە کە 16 یاریزانە بەردەوام ئارڕات بە شێوەی مامناوەند لە خولەکان زۆرێتەوە یانەیەکی تر دەبینین لەو یانانەی کە ئەمساڵ یانەی هندرێن یانەی هندرێنیش بە هەمان شێوە یانەی ئارڕات یەک لەو یانانە بوو کە وەرزی ڕابردوو و بەردەوام ڕکابەری سەربەرزانی نازناوەکە دەکرد وەرزی ڕابردوو یانەی شتوانەی پلەی سێم بەدەستبێنێ 5 یاریزانی نوێی گواستۆتەوە 14 یاریزانی ماوە و 3 یاریزان لە تیپی لاوانی یانەی هندرێن سەرخراون هیچ یاریزانێکی پشێگەری نییە یانەیەکی تر دەبینین هەر لە بازاڕی گواستنەوە یاریزانان یانەی پێشمەرگەی هەولێر 9 یاریزانی ماوە یانەی پێشمەرگەی هەولێر واروە 8 یاریزانی نوێ پەیوەندیان بەیانەکە کردووە 7 یاریزان لە تیپی لاوان و گواسرایتەوە بۆ تیپی یەکەم وەروە هیچ یاریزانێکی پشێگەر لە ئێستادا لە تیپەکەی سەمیر بابۆنیە لە دیارترین نێو یاریزانان ئیڤان خالید بوو کە لە یانەی هەولێرەوە پەیوەندی بە یانەی پێشمەرگەی هەولێرەوە کرد یانەیشتر دەبینی ینی پێشمەرگەی سلێمانی تیپەکەی ئەرسەلان جەلال میوانێکی تری وەرزی نوێی خولیانە نایبەکانی کوردستان 9 یاریزانی ماوە 8 یاریزانی نوێی گواستۆتەوە ڕیزەکانی 2 یاریزانی لە تیپی لاوان سەرقستەوە وەروەها 2 یاریزانی پشەگەریشی هەیە یانەی پێشمەرگەی سلێمانی هەر لە سەر پێشمەرگەی سلێمانی دەمینێنەوە بەڵام پامنێرمان یادگار وەردەگرم سەبارەت بە دوایین گواستنەوەی یاریزانان تایبەت بەیانەکانی پارێزگای سلێمانی کارەیەکە لە یانەکانی دەربەندی خان وارووا شێروانە واروایانەی نەورۆز پێشمەرگەی سلێمانی لە خۆی گرتووە یادگار دوایین زانیاری لەسەر بازاڕی گواستنەوە لەسەر ئەم چواریانەیە چه هەیە بەڵێ دەرباز هەڵبەت هەمومانەوە ئەزانین کە ئەم هەفتەیە بێتەوە یاریەکانی وەرزێکی نوێی خولی نایابی کوردستان وەکو خۆ داماشت پێکرد بە بەشداری چواردەیانە بەڕێوە دەچێت
یانەکانی سنووری پارێزگای سلێمانی توانین بڵێن کە شێوانە و نوێنەری گەرمیان هەروە دەربەنیخانیش دەتوانین لە زمانی ئەم ناوچەیە هەژماری بکەین. چواریانەمان لەم سنوورە هەیە کە دوانیان وەکوتم شێوانە و دەربەنیخانە لە ناو شاری سلێمانیش. پێشمەرگەی سلێمانی وەروان نەورۆزمان هەیە کە ئامادەکاریەکانیان بە باشی دەست پێ کردووە و بەرەو کۆتایی ئامادەکاریەکانیان دەچن کە ئەم هەفتەیە بێتەوە یاریان هەیە. ئەگەر لە یانەی شێوانەوە دەست پێ بکەین یانەی شێوانە ئەوانەی کە ژمارەی یاریزانان کە ماونەتەوە یا یاریزانی لاو یا یاریزان کە هاتوێتە ڕیزیانەکەەوە لای خۆتان بە ژمارە هەیە بەڵام تەنها منەوە ناڵێم یانەکە لە نێوان بۆند و موچەیە لەم یاریزانانە لە نێوان بۆند و موچەیە هەیەە تەنها یەک یاریزانی پیشەگەریان هەیە ئەویش گۆڵپارێزێکە ئەوەی کە من لەگەڵ دەستەی کارجێڕیانەکە قسەم کرد تا ئێستا بۆندیان بە تاواتی لەگەڵ ئەو گۆڵپارێزیان نەکردووە. ئەو گۆڵپارێزە ئێرانیە هێناویانە لەبەرەوەی گۆڵپارێزی وەرزی پێشویان پەیوەندی بەیانەی نەورۆزەوە کردووە. ئەمان تا ئێستا بۆندیان لەگەڵ ئەو یاریزانیان نەکردووە ئەڵێ هەڵسەنگانی بۆکەین ئەگەر زانیمان گۆڵپارێزێکی باشە ئەو کاتە بۆندیان لەگەڵاکەین. وەکوتم بۆندیشیان لە نێوان 350,000 بۆ 1,250,000 یاریزانەکانیان کە ئەم وەرزە یاری بۆیانی شێواناکەن. ئەگەر بینە سەر یارەی دەربەنیخانیانەی دەربەنیخان دەرباز بە شێوەیەکی گشتی یاریزانەکانیان بە پیشەگەرەکانیشەوە بە موچە یاری دەکەن. واتە یاریزانیان نییە بۆندیان هەبێ تەنها بە موچە یاریەکەن. موچەی هەمووشیان ئەوەی کە بە منیان ڕاگەیاندووە تا ملیۆنێ دینارە. یعنی موچە یاریزانەکان بەو دوو پیشەگەرە عەرەبەشەوە کە هەردووچان یاریزانی عەرەبن تەنها ملیۆنێ دینارە. بۆ یانەی نەورۆزی ژانەی نەورۆز گۆڕانکاری ئەمساڵ زۆر کردووە لە پێکاتەی تیپەکەی یاریزانێکی زۆری هێناوەتە تیپەکەەوە هەروەها ئەوەی کە تا ئێستا من وەرم گرتووە بۆندیان لەگەڵ هیچ یاریزانێکی پیشەگەر نەکردو یانی نەورۆز لەبەرەوەی ئەڵێ ئێمە پیشەگەرێکمان هێنا تاقیمان کردو و چاودێریمان کرد باش نەبوو ئیزنمان ناوە. بەڵام تا ئێستا ئەوەی کە کاپتن خەسرە و گورون بە ئێمەی وتووە پێکاتەکەی تەکمیلە تەواو کردووە بەبێ یاریزانی پیشەگەر. یانەی نەورۆز ئەوانیش بە موچە تەنها لەگەڵ یاریزانەکانان ڕێکەوتن هیچ بۆندێکیان نییە. موچە یاریزانانیشان لە نێوان 600,000 بۆ 1,500,000 کە ئەم ساڵ دەیانەوێ ڕکابەری بکەن یانەی نەورۆز وەکو خۆیان ئاماژیان پێکردووە ئەیانەوێ ڕکابەری پلەی یەکەمی بکەن. ئەگەر بینە سەر پێشمەرگەی سلێمانی کە تۆزێک پێش ئێستا ئاماژە و پێکرد ئەوەی کە بە ئێمەیان ڕاگەیانوە یانەی پێشمەرگەی سلێمانی لە نێوان موچە و بۆندا یاریزانیان هەیە. یعنی یاریزانیان هەیە بە موچە یاریزانیان هەیە بۆندیان لەگەڵا کردوون و دوو یاریزانی پیشەگەریشان هەیە. یاریزانێک عەرەبە کە ئەحمەد شەرشا بە یاریزانی پێشووی یانەی زاخۆ و یانەی تەڵەبە بووە کە ئەم بۆندیان لەگەڵا کردووە بە بڕی 10 ملیۆن دینار بۆ ئەم وەرزە پێشمەرگە لەگەڵ ئەم یاریزانەیە گەیشتۆتە ڕێکەوتن کە لە هێڵی هێرش بردن یاری دەکات. هەروە پیشەگەرێکی تریش ئێرانیە کە لە یانەی نەفتی هەبەدانەوە هاتۆتە پێشمەرگەی سلێمانی هەتاکو ئەم ڕۆژ من قسەم لەگەڵاکردن لە مەشق و ڕاهێنانەکانی خۆیانە بۆندیان لەگەڵان نەکردبوو بەڵام ئەوەی کە سەرپەرشتیاری تۆپی پێکە بە ئێمەی ڕاگەیان ئەگەر بۆندی لەگەڵا بکەن بۆندی ئەم یاریزانە ئێرانیە لە نێوان 8 بۆ 9 ملیۆن دینارە. باشە زۆر سپاس بۆ پامێرمان یادگار محمد کە لە شاری سلێمانی تایبەت بە دوایین زانیاری سەبارەت بەیانەکانی پارێزگای سلێمانی لەگەڵمان بووی بارزانیم یەک پرسیار بکەم بینیمان تەنها نەورۆز و پێشمەرگەی سلێمانی یاریزانیان زۆرێ ناوە یانەکانی دەربەندیخان و شێوانە گۆڕانکاریێکی وای تێدا نەکراوە. بێگومان ئەوە پەیوەندی بە لایانی داراییەوە هەیە زیاتر بەڵام دەبێ باسیەوە بکەین ئێستا یەکێک لە علی کاکەمینە نمونێشی بەرچاوە هێرشبەری یانی شێوانەی پێشتر بوو کە دووەرز پێش ئێستاژ گۆڵکاری خولەکە بوو بەڵام ئێستادا بەهۆی ڕێکنەکەوتنی لەگەڵ یانەی نەورۆز دوای ئەوەی لە گفتوگۆدا بوون ئێستا کە لە ماڵەوە دانیشتۆ و هیچ یانەیەک پەیوەندی پێوە نەکردەوە سەبارەت بە پێشمەرگەی سلێمانی دوای زانیاری ئەوەیە کە لەگەڵ هێرشبەرێکی ئێرانی لە گفتوگۆدان تاوەکو بە ڕسمی بیگوازنەوە ڕیزەکانی خۆیان خۆت زانیمە کاتمان کەمە بافریا یانەکانی ترکەون چواردە یانەیە یانەیشتر دەبینین یانەی نەورۆز کە باسمان کرد 15 یاریزانی وەرزی ڕابردووی ماوە یانەی نەورۆز 6 یاریزانی نوێسێ یاریزان لە تیپی لاوانی سەرخستووە و هیچ یاریزانێکی پشێگەری نییە وەگەوەی تازە یادگار باسی کرد بەنیازی نیە هیچ یاریزانێکی پشێگەر بگوازنەوە ڕیزەکانیان یانەیشتر دەبینین لەم یانانە یانەی شێوانە کە لە شاری کەلارە 7 یاریزانی ماوە 2 یاریزانی نوێ 10 یاریزان لە تیپی لاوانی سەرخستووە یانەی شێوانە لە تیپی لاوان یەک لە تیپە باشەکانی هەیە و توانی پلەی دووەمیش لە وەرزی ڕابردوو بەدەستبێنێ و 2 یاریزانی پشێگەریشی گواستۆتەوە ڕیزەکانی یانەی شێوانە یانەی دەربەندیخان کە ئەم ساڵ
یەکەم جارێتی لە خولیانە نابەکان بەشداری دەکاتن 11 یاریزانی ماوە تا و یاریزانانەی لە پلەیەک لەگەڵ یانەی دەربەندی خان بوونە و 3 یاریزانی نوێ و 4 یاریزانی لە تیپی لاوان سەرخستووە و تاکو ئێستا 2 یاریزانی پشێگەریشی هەیە. یانەی زاخۆ 10 یاریزانی ماوە هیچ یاریزانێکی نوێی نەگواستۆتەوە ڕێزەکانی یانەی زاخۆ وەروە 7 یاریزانی لە تیپی لاوان سەرخستووە و 2 یاریزانی پشێگەریشی هەیە. ئەمە تایبەت بوو بەیانی زاخۆ پێدەچێت زۆرین یاریزانانی خولی عراقیش بەهۆی دابەزین یانی زاخۆ بۆ ڕزیانە پلێکەکان ئەم ساڵ لە خولی کوردستاندا بەشداری بکەن. یانەی زێرەوانی پاڵەوانی وەرزی ڕابردووی خولیانە نایبەکانی کوردستان 18 یاریزانی ماوە لەو تیپەی کە لەگەڵ یانەی زێرەوانی بۆ جاری چوارەم نازناوی خولیانە نایبەکانی کوردستانیان بەدەستێنا 2 یاریزانی نوێی هەیە وەروە 4 یاریزانی لاوی لە تیپی لاوان سەرخستووە و 2 یاریزانی پشێگەریش لە تیپەکەی سلێمان ڕەمەزانی ڕاهێنەری زێرەوانی دەبینرێتن. یانەی دهۆک دوای گەڕانەوەی بۆ ڕزیانە نایبەکان یانەی دهۆک 13 یاریزانی ماوە ئەو یاریزانانەی کە لە پلەیەک لەگەڵ یانەی دهۆک بوونە وەروە 4 یاریزانی نوێ وەروە 3 یاریزانیش لە لاوان سەرقستووە بۆ تیپی یەکەم وەروە 2 یاریزانی پشێگەری گواستۆتەوە ڕیزەکانی یانەی دهۆک جارێشتر ئەم ساڵ گەڕاوە ڕیزی یانە نایبەکان. دەسمە پارێزگای دهۆک ئالان حوسێنی پامنێرمان لە نێو یاریگایانەی دهۆک دوایین زانیاری لەسەر یانەکانی پارێزگای دهۆک سەبارەت بە بازاڕی گواستنەوەی یاریزانان ئامادەکاری بۆ خولیانە نایبەکانی کوردستانمان پێدەدات. بله در بازدەمێ باش بی دیارە ئەف ساڵە جوداش ساڵا بوریان بژین وەرزێبووری پارێزگا دۆکێ کول وەرزێبووری بدویانیان یانەیان زێرەوانی و زاخۆ هەڤڕێکیت خۆڵە ناوبا کوردستانی داد کرد لێ بژین ئەف ساڵە دوو جیهان دەلاواتێک و پشتیانێن دهۆک و ئاکرێش ئەوەک ئەو ژیۆک و قارەمان و دهۆک بژین ڕێزایەکێت خۆڵە پلەیەکدا و ئاکرێ ڕێزا دوێ هەردیسان زێرەوانی و قارەمان یعنی ئەف ساڵە بژین پارێزگا دۆکێ 4 یانەیان قارەمان بژین دێ بەشداریت خۆڵاناب دەکرد و 3 و قارەمان زیرەوانی قارەمان خۆڵاناب هەرسان دهۆک و ئاکرێ قارەمان خۆڵە پلەیەک و دیسان یا نازاخۆ ئەم بەحسل بژین وان گۆڕانکاریا بکەین تا بەحسل ئینا ناریزانان کرد ئەزێ بوتە گوهۆرین و یان زێدەکردن ناریزانên وان دەمژە برێن داویە بوتە بژم کو یانا زیرەوانی و تا ئاماژە پێدای کو ڕێژا پترین یاریزانا ماینە کو 18 یاریزانê تو ماینە و 5 یاریزانên وەرزێبووری چوینە 2 یاریزانی نوێ ینی ئەو ژی رێزن تیماخۆ ئەو ژی لە هێلا بژین بەرگریەک و نیاز مەغدید و خسرو محەممەد دەکردنە هەردیسان هێرشبەرێکی بەرازیلی کو ئەو ژی بن تاقیکردنایە جۆن شۆلاپ کو دومای پەیوەندی دامە پیانا زیرەوانی کردی هێشتا نەگەیشتنە ڕێکەفتنێ بن تاقیکردنایە ئەو چاوەڕێنە ینی یاریزانێکی دیشێ بەرازیلی ڕێدا بیت ئەڤرۆ تا سوبایی چەند دەمژمێرێکی دیبگەهتن کو ئەو ژی هەر دیسان کو سەحکەنە شیانên و پاشان girêbesî gelgirêdan em bişin biçîne yana dûk 13 yarîzanên wê mayne yên werzêborî 7 yarîzan çûyne 4 yarîzanê nînayne ku sê şwan yana zaxoynayne û êk jî eşyana akrê bijin ew yarîzanê tînan jî yarîzan serdar her dîsan rizgar her dîsan sermet ku hêla rijberî ev hersîke şyana zaxo her dîsan Abdullah Keyfî golkar yana akrê ew jî peywendî prezên yana dû kiriye du pêşekarî nabûn pêşekar muslim ku xelkê bijin welatê Îranê bû diyar ji ber hengaftinekê defî hebûye bijin girêbestawî hate helweşandin gel yana dûk her dîsan Abdullah Çetin ku pêşekarekê welatê Tirkiye bû diyar ew jî negeşte rêkeftinê gel yana dûk û yana dûk her du pêşekarên wê bijin evên hatin her du neman çavarê ne ku ez barin bît girêbestî gel çend yarîzanê digirdan em biçine ser yana zaxû ku 10 yarîzanên nûmayne 5 yarîzan çûyne bijin 4 yarîzanên hêla bergiriyê ku xola Iraqê û xola Kurdistanê dikir her 4 yarîzan nemayne yana zaxû ku du şo peywendî piyana dû kiriye her dîsan Barzan û Emirxan Xwastî malê rêniştînet gel yana zaxû ji negeştine rêkeftinê anî ev jî dibîte bijin kartêkirneka mezin ser yana zaxû her dîsan pêşekarekê Barazîlî rêda yanî çi yarîzanên nû ev sal zaxû neyînayne bij bestin di ser lawan bît hef yarîzanên law şîna wan yarîzanên çûyînayne cihên wan em bîne yana akrê ku 16 yarîzanên werzêborî mayne 4 yarîzana bijin rêzetiyanê bi cihêlayne 3 yarîzanên law serê xistine 2 yarîzanên bijin pêşegerên Iraqî ku yana xwezî dekirine her dîsan çend yarîzanên dî ku şwana Amir İsmaîl
بشین شخول عراقیاتی آماچه اکرم گلکاری یا ناهندرین هردیسان سامر محمد کو هرشبر یا نا دوگ بوی ورزی بوری پیوندی پکریه هردیسان مازن عزیز جی هردیسان یاریزان برهمش باجر سلیمانی اوجی دانستاندن دمایدا گل یا نا آکری ام بحثل بشین گریبس ناب کن یعنی یا نا زیروانی افصال سرای وکی کو نیب بشین دهات و کم باله هر گریبستن باش یعنی دیو زانیاریان مازنترین گریبستن یانا زیروانی از بارم نزدیکی 25 میلیون لوان دورانه لبنب درستایی کو بجمت کوچنده نزدیکی 25 میلیون کو بلندترین گریبسته سر آست پارزگاه دو که از بارم سر آست کردستانشی کو یاریزانه که هلا برگریه هر دیسان کو اگر هاتو یاریزان پیش اگر گشت نره کفنت بیت او سر 30 میلیون دا بیتن یانا زاخو ابتنه موچه مانگانه گل یاریزان خوش برکو زور به آوان لاون هر دیسان یانا دو کو امریکا یاریگاه وینه او شید موچه مهانه بیتن کو مازنترین موچه مهانه یاریزانا تا کو 2 میلیون و 500 هزار هاش یاریزان کمترین موچه 500 تا 400 اون لاون هر دیسان یانا آکری اوجی گریبسن گلکم بها یعنی موچه مهانه یعنی دیو زانیاریان بشین گریبست وان کو موچه وای مهانه بلندترین موچه از بارم دریجی ورزی ادبیر گهیتا 10 تا 12 میلیون. والله دەست خۆش بۆ تۆ ئالان کە دوایین زانیاری سەباردە بازاڕی گواستنەوەی یانەکانی پارێزگایدەوە کە پێکاتە لە دۆکو زێرەڤانی و ئاکرێ و زاخۆت پەیدان. هەرزان دەبینین تەنها زێرەڤانی واروەها دهۆک یاریزانی پشێگەریانەیە زۆرترین یاریزانیان گواستۆتەوە یعنی یانەکانی ئاکرێ وارووا زاخۆ بە تایبەتی زاخۆی یاریزانێکی وای گواستۆتەوە. یانە نەقسە بکەین ئێستا لە بەڕوونی ئاشکرای دیارە ئاکرێ و زاخۆ تەنها مانەوەیان دەوێت لە خولەک لە خولەکەدا و ئەوان پێیان وایە بۆ پێکاتێک کە ئێستا لە دوای دۆکو زێرەڤانی نەخێ ئەوان چاویان لە ناسناوەکەی و بە توندیش میلیۆنانە سەر ناسناوە دەکەن بۆیە زێرەڤانی دەبینین 20 میلیۆن دینار 25 میلیۆن دینار 15 میلیۆن دینار گرێبەست لەگەر یاریزانان دەکات ئەوە نیشانەی ئەوەیە کە بەڵێ زێرەڤانی هەر چەند وەکو ساڵانی دیکەنیە بەڵام لە چاویانەکانی دیکەی بەشدار لە خولەکە بە جۆشترە و بەهێزتر ململانە دەکات لەسەر نازناوەکە و گرێبەستکردن لەگەر یاریزانە. بەڵێ زێرەڤانی بینیمان ینی زیاتر لە یانەکانی تر لە پارێزگای دۆک یاریزانی گواستۆتەوە یاریزانی پشێگەریە ئێستاشی لەگەڵ دابی یاریزانی پشێگەر دەینێت و لەژێر تاقیکردنەوەیدا بەردەوامە پێ دوایە زێرەڤانی ئەم ساڵ بەدەستهێنانی نازناوەکە و دەوێت نازناوی پێنجەم لە خولیانە ناوەکانی کوردستان بەدەستێنێت. ئەگەر سیر بکەی بەو شێوە ئامادەکاریە گواستنەوە یانەکان کە ئەنجامیان داوە ڕوویداوە تا ئێستا زێرەڤانی لەوانی دیکە بەربژێرت و باشتر دەبین بە ئاکرێش ببینین بارزان میوانی ئەم وەرزەی خولیانە نایبەکانی کوردستان یانەی ئاکرێ کە وەرزە بەسەر 16 یاریزانی وەرزی ڕابردووی ماوە واتە ئەو یاریزانانەی لە ڕزیانە پلێکەکان لەگەڵ یانەی ئاکرێ بوون 4 یاریزانی نوێی گواستۆتەوە ڕیزەکانی 3 یاریزانی لە تیپی لاوانی خۆی سەرخستووە و 2 یاریزانی پشێگەریشی هەیە یانەی ئاکرێ پێ دوای ئاکرێ تیپێکی چۆن دەبێت لە خولیانە ناوەکانی کوردستان بەپێی ئەو بارودۆخی کە ئێستا دەبینێت بەپێی ئەو گواستنەوە یاریزانەکان و خۆ ئامادەکردنی ئاکرێ خاڵی یەکەممانەوەی دەوێت لە خولەکە و خاڵی دوم دەوێت ببێ بە ئەسپی ڕەشی خولەکە و وەک پێچەوانەی هەم بۆچوونەکان یەکێک بێلیانەکانی ڕیزی پێشەوەی خولەکە 3 ڕۆژ ماوە خولی کوردستان دەست پێ بکات چێ دەبێتە پاڵەوانی وەرزی نوێ. من پێم وایە زێرەڤانی لە پێشمەرگەی سلێمانی نزیکترین ئەو یانانن کە دەتوان ببنە پاڵەوان تەنها ئەو دویانەیە بە بۆچوونی من بەو شێوەیە دەتوانم ببنە پاڵەوان. باشە ئەگەر هەر بە کورتی جواب بدەیەوە بۆ بازاڕی گواستنەوە یاریزانانی کوردستان وا بێسەر و بەرە سیر کە پەیوەندی بەوەیە بۆ نمونە باسی زێرەڤانی بکەین کە وەرزی ڕابردوو پلەکەنی بەدەستێنە نە خەڵاتێکی مادی نە خەڵاتێکی ئەو توی بەدەستێنە کە شایستەی ئەو هەموو خەرج و مادیبوونە بێکەیانەی زێرەڤانی کردی و قوربانی بۆدا تۆ کە لە ئەنجامدا تەنها پلێتێک و مەدالیەکی پلێت وەربگریت و هیچ دەستکەوتێکی مادی و معنەویت نەبێت بێگومان ساردی و خاوی دەکەوێتە نێویانان و یانەیەک ئامادەنێ 500 میلیۆن سەرف کات و لە کۆتاییشدا هیچ دەستکەوتێکی وای بەدەست نەکەوێت ئەوە خاڵی بەهێزی ساردبوونەوە و خاوبوونەوە یانەکانە لە پەلچێشکردن و گواستنەوە یاریزانەکان. سپاس بۆ بارزانەکەم ڕۆژنامەنووسی وەرشی کە لە ئەمڕۆی وەرشی کوردستان بیسار تایبەت بۆ بازاڕی گواستنەوەی یانەکان وەگامەدەکاری بۆ وەرزێکی نوێی خولیانە ناوەکانی کوردستان لەگەڵ مامون کاتێک شاد بەخشدار.